بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆن سڵاوێکی گەرمتان پێشکەش بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی چەند هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان، بەڕێوەچوونی ڕێوڕسمی نەورۆز لە شاری مەهاباد سەرەڕای گوشارە ئەمنیەکان، بەردەوامبوونی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچەیەکی ئێران، کوژرانی چەند بەرپرسی سەربازی و ئەمنی کۆماری ئیسلامی لە هێرشەکاندا و بەرزبوونەوەی ڕێژەی قەیرانی مافی مرۆڤ و درێژەی پشتڕانی هێڵی ئینترنەتی نێودەوڵەتی. درێژەی هەواڵەکان دەست بەسەرکرانی چەند هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان. ڕۆژی هەینی 29 ڕەشەمە هێزە ئەمنیەکانی ڕژیم لە مەهاباد و هێندێک ناوچەی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان چەند هاوڵاتیان دەست بەسەر کرد. بەپێی دوایین زانیاریەکان بەیانی ڕۆژی هەینی هاوڵاتی بە ناوی وەهاب حسێن زادە بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. هاوکات شارومەندێکی دیکەی خەڵکی هەمان شار بە ناوی هویار زەهابی تەمەن 21 ساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتیەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. هەروەها هاوڵاتیکی دیکەی خەڵکی گوندی کۆسەکەریزی مەهاباد بە ناوی جەلال عەلەوی بەو پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی زانیاریەک بەدەستمان نەگەیشتووە. لە هەمان کاتدا دوو برای کورد بە ناوەکانی نیما و ماهان هیمەتی لە شاری ئیسفەهان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕفێندراون و ڕەوانەیە بەندیخانەی دەستکرد کراون. هەروەها ڕۆژی شەممە 23 ڕەشەمە مەنسوور و مەنوچێر عەبدوڵڵازادە خەڵکی گوندی خەلیفانی نەغەدا لە ئەنجامی هێرشی تونند و تیژی هێزەکان بۆ سەرماڵی باوکیان دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە کە هێزەکان بە شکاندنی دەرگا و پەنجەرە هێرشیان کردووەتە سەر ماڵەکە. ئەندامانی بنەماڵەکەیان داوەتە بەر لێدان و کەلوپەلە تایبەتەکانیان زەوت کردووە. بەڕێوەچوونی ڕێوڕسمی نەورۆز لە شاری مەهاباد سەرەڕای گوشارە ئەمنیەکان. شەوی هەینی 29 ڕەشەمە هاوڵاتیان لە مەهاباد سەرەڕای هەموو گوشارەکانی هێزە ئەمنیەکان ڕێوڕسمی نەورۆزیان بەڕێوە بردووە. بەپێی راپۆرتەکان شەوی هەینی لاوانی مەهاباد لە پردی شەهید شەماڵ کۆبوونەوە و ئاگری نەورۆزیان داگیرساند و شادی و خۆشی سەری ساڵیان دەربڕی. ئەمە لە کاتێکدایە کە کۆماری ئیسلامی هەوڵی داوە بە ڕێگیری و گوشاری ئەمنی بەر بە بەڕێوەچوونی ڕێوڕسمەکان بگرن، بەڵام سەرەڕای ئەو گوشارانە جەماوەریکی زۆر بەشداری ئەو ڕێوڕسمەیان بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕێوڕسمەکان بە شێوەیەکی ئاشتی خوازانە ئەنجام دراون و تا ئێستا هیچ ڕووداوێکی ئەمنی تۆمار نەکراوە. بەردەوامبوونی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر چەند ناوچەیەکی ئێران. ڕۆژی هەینی 29 ڕەشەمە و شەممە یەکی خاکە لێوە چەند ناوچە و شاری جیاوازی ئێران کرانە ئامانجی هێرشە ئاسمانیەکان. بەپێی راپۆرتەکان ناوچەکانی تەهران پارس، لەویزان، باکووری ڕۆژهەڵات، دەوروبەری نەوبنیاد و پاسداران، نارمەک، شەهرێڕەی، میرداماد، وەلیعەس، شەریعەتی، شەقامی پیرۆزی و ئۆتۆبانی ئیمام ڕەزا کرانە ئامانج و باس لە تروری ئامانجدار لە ئەمینئابادی تاران کراوە. هەروەها لە پارێزگای سمنان ناوچەکانی سمنان، دەرجەزین، مەهدیشێر، شەمیرزادە، دەی سۆفیان و دەوروبەری موسڵی سمنان کرانە ئامانج و دەنگی تەقینەوەی بەهێز لەو ناوچانە بیسراوە. هاوکات لە شاری یەزد هێرش کراوەتە سەر بنکە سەربازی و ناوەندە موشکیەکان و لانی کەم 2 خاڵی سەربازی لە دەوروبەری شار کرانە ئامانج. هاوکات لە ئیسفەهان بەندەر عەباس و بوشێر تەقینەوە و هێرشی هاوشێوە ڕوویان داوە. لە ئەهواز هێرشێکی قورس بۆ سەر لەشکەری 92 زرهی راپۆرت ڕاگەیاندراوە و لە مەسجد سلەیمان چەند تەقینەوەیەک ڕوویاندا کە پێدەچێت پەیوەندی بە کارخانەی گوگردەوە هەبێت. هەروەها وێنە و ویدیۆی هێرش بۆ سەر پادگانی سپا لە تەورێز بڵاو کراوەتەوە و لە سیرک سەر بە پارێزگای هورمزگان ئیسکلێت تاهرویی کراوەتە ئامانج. بە وتەی وتەبێژی بارەگای قەیرانی جەنگ لە سمنان ژمارەی کوژراوانی هێرشەکان گەیشتووەتە 11 کەس و 27 کەسی دیکەس بریندار بوون و زیانێکی مادی بە مڵکی تایبەتی و حکومی گەیشتووە. کوژرانی چەند بەرپرسی سەربازی و ئەمنی کۆماری ئیسلامی لە هێرشەکاندا.
ڕۆژانی ڕابردوو لە درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران چەند بەرپرسی سەربازی و ئەمنی کۆماری ئیسلامی کوژراون. بەپێی راپۆرتەکان عەزیم ئیسماعیلی خوسرەو ئابادی جێگری ڕێکخراوی بەسیج لە هێرشی 26 ڕەشەمە لە تاران لەگەڵ غوڵام ڕەزا سولەیمانی کوژراوە. هەروەها لە هێندێک ناوچەی دیکەی ئێرانیش باس لە کوژرانی بەرپرسان و ئەندامانی هێزەکانی سوپا و بەسیج لە ئامانجی هێرشەکاندا کراوە. هەروەها بەپێی هێندێک هەواڵ کە هێشتا لەلایەن ناوەندەکانی ڕژیمەوە پشتڕاست نەکراوەتەوە، ئەحمەد ڕەزا ڕادان فەرماندەی گشتی هێزە ئینتیزامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئەنجامی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگە سەربازیەکانی ڕژیم کوژراوە. بەرزبوونەوەی ڕێژەی قێرانی مافی مرۆڤ و درێژەی پشڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا ڕێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم لە شارە جیاوازەکان بەشتر بووەتەوە و دۆخی ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. بەپێی راپۆرتی نیتبلاکس 3 هەفتەی تەواو بەسەر دەستپێکردنی پشڕانی ئینتەرنێتا تێپەڕیوە و ئەم پشڕانە گەیشتووەتە 504 کاتژمێر و بەکارهێنەران ناچار کراون کە بەتەنیا تۆڕی ملی ئینتەرنێت بەکاربهێنن. لە هەمان کاتدا مایساتۆ هەواڵنێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ مافەکانی مرۆڤ لە ئێران هۆشداریدا کە قەیرانی مافەکانی مرۆڤ بەردەوامە و خوازیاری چارەسەرکرانی کێشەی ئینتەرنێت لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی لە ئێران بوو. ناوبراو ئاماژەی بە بەردەوامی ئێعدامەکان، ئازاردانی کەمینەکان، زیندانیە سیاسیەکان و تونتوتیژی دژ بە ژنان کرد. هەروەها بەپێی دوایین زانیاریەکان لە بەندیخانەی چابەهار بەهۆی ناڕەزایەتی بەندکراوان دژ بە خراپی دۆخی ژیانیان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بەشەی خواردنیان لێبڕاوە و پاشان بەهۆی تێکەڵچوونێک لەو زیندانە لە نێوان هێزەکانی ڕژیم و بەرپرسانی زیندان لانی کەمدە بەندکراو بریندار کراون. بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکانی ئێران و بەرپشدانەوەی وڵاتانی ناوچەکە لە ڕۆژانی ڕابردوودا هێرشە موشەکی و درۆنیەکانی ئێران بۆ سەر چەند وڵاتیکی ناوچەکە تۆمار کراوە و لەلایەن ئەو وڵاتانەوە بەرپرچی هێرشەکان دراوەتەوە. بەپێی دوایین راپۆرتەکان وەزارەتی بەرگری عەرەبستانی سعودی ڕایگەیاند کە 6 درۆنیان لە ئاسمانی ڕۆژهەڵاتی وڵاتەکەیان تێکشکاندووە. هەروەها بەرپرسانی دوبەی پشتڕاستیان کردەوە کە دەنگی تەقینەوەکان دەرەنجامی سەرکەوتنی سیستەمی بەرگری ئاسمانی بووە. لە هەمان کاتدا وەزارەتی بەرگری ئیمارات ئاماژەی بە بەرپشدانەوەی هێرشی موشەکی و درۆنیەکانی ئێران کرد و وەزارەتی بەرگری کوێیت ڕایگەیاند کە هێزەکانیان سەرقاڵی بەرەنگاربوونەوەی ئەم هێرشانن. هەروەها هێرشێکی موشەکی ئێران بۆ سەر ئیسرائیل لەلایەن سیستەمی بەرگریەوە بەرپرس درایەوە و هەموو هاوڵاتیانی ئیسرائیلی ڕەوانەی پەناگاکان کراون. هەروەها ئێران هەوڵی هێرش بۆ سەر بنکەی ئەمریکا لە دیەگۆ گارسیایدا، بەڵام 2 موشەکی بالستیکی دوورهاوێژی نەگەیشتنە ئامانجەکانیان. یەکێکیان لە کاتی لە ئاسمان تێکشکرا و ئەوی دیکەیان لەلایەن بەرگری ئاسمانی ئەمریکاوە تێکشکێنراوە. درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر میلیشیاکانی کۆماری ئیسلامی ڕۆژی ڕابردوو هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی لە ناوچە جیاوازەکان بەردەوام بوون. بەپێی راپۆرتەکان لە تووسخورمات و لە پارێزگای سەلاحەدین هێرش کرایە سەر بنکەی هەشتی شەعبی و لە ناوچەی سەوزی بەغداش فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردە سەر بارگای هەواڵگیری عێراق و پێدەچێت باڵوێزخانەی مەغریب لە ناوچەی مەنسوور کرابێتە ئامانج. هاوکات وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند کە هێرشەکان چڕتر دەبنەوە و ئامانجیان کەمکردنەوەی توانای سوپای پاسداران و نەهێشتنی هەڕەشە ئەمنیەکانە. دوا هەواڵ هەڵوێستی پوتین سەبارەت بە ئێران و ئوکرانیا. ڕۆژی هەینی 29 ڕەشەمە ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا هەڵوێستی خۆی سەبارەت بە پەیوەندیەکانی وڵاتەکەی لەگەڵ ئێران و جەنگی ئوکرانیا ڕاگەیاند. بەپێی وتەکانی پوتین ڕووسیا تەنها لە حاڵەتێکدا دەست لە هاوکاری هەواڵگیریەکان لەگەڵ ئێران دەکشێتەوە کە ئەمریکاش پشتیوانیەکانی بۆ ئوکرانیا ڕابگرێت. هاوکات زلنسکی سەرۆکی ئوکرانیا ڕایگەیاند کە نزیکەی 230 پسپۆڕی ئوکراینی لە هاوکاریدان لەگەڵ چەند وڵاتێکی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەرپشدانەوەی هێرشە درۆنیەکانی ئێران. لە هەمان کاتدا
دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە شێوەیەکی ڕەخنەگرانە قسەی لەسەر ئۆکرانیا کرد و وتی ئەو وڵاتە هیچ شتێکی نەکردووە و ئەم قسەیە زلنسکی بە پرۆپاگەندا ناوبرد. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.